مەجبورین دەبێت هەر بینە دەبێت هەر کاسبی بکەین لە دنەماری پاردێن و پێشوێ ژیانی بۆ شێ بێ هەرجا سەرگریار نەکەی باشترە ئەمە ئەم هاوکاریە و لێمانی وەرگرە و لێمانی قبولکە ژیانت بەعام چۆنە خراپ باریدارای چۆنە چاوەڕێ ڕەحمە خۆیەکەین ئەوەندە خلاص ڕەحمە لە داک و بابێت خوا خێر و بنوێسیتی ئینشەڵڵا ڕۆژێ 10,000 بەس بدەم کاکە ئەزە چی بە 10,000 جیکا چێ من نابەخۆی دەی بە زیادبی یارەبی خدا پشت و پەنابی یارەبی ئەمڕۆ دەستبار لە سۆرانە لە باوەشی چیا سەرکەشەکان و لەو جێگەیەی ژیان وەک تاشە بەردەکان سەختە. لێرە لە نێو شەقامەکاندا چیرۆکگەلێک دەبینین کە لە قوڵایی شاخەکان بەهێزترن. سۆران تەنها شوێن نییە، بەڵکو گۆڕەپانی جەنگی ئەو مرۆڤانەیە کە کەرامەت دەکەنە قەڵا بۆ پاراستنی نانی حەڵال. ئەم گەشتە مرۆیە با هەماهەنگی ڕێکخراوی خێرخوازی حاجی ئیدریس سوورچی گەیشتۆتە ئێرە. حاجی ئیدریس سوورچی وەک سەرمایەدارێکی نیشتیمانی هەمیشە وەک سێبەرێکی میهرەبان لە پشت ئەو کەسانە وەستاوە کە باری ژیان پشتی چەماندونەتەوە تا پێیان بڵێت ئێمە ڕێز لەو ڕەنجە دەگرین کە بە ئارەقەی نێوچەوان پەیدا دەبێت. لە دڵی سۆرانەوە گەنجێک چا دەفرۆشێت و کرێکاری دەکات، بەڵام داهاتەکەی تەنها 4 بۆ 5,000 دینارە. ئەو بە حەسرەتەوە دەپرسێت نازانم ئەمە بەشی چی دەکات. ئەمە چیرۆکی نەوەیەکە کە لە نێوان خەونەکانی و ڕاستیە تاڵەکانی ژیاندا تەنها ڕێگەی مەردایەتی هەڵبژاردووە. سلام علیکم برایم چۆنی؟ ئەحواڵت باش سەلامەتی ئەوە چیەکەیت لەگەڵ ڕەمەزانە چۆنی؟ واللهی باشە کرێکارم لەسەر زیادەت شەوانە بخۆم سای فرۆشم ئەگەیشکەم 5,000 4,000 پێ بڕێتن ئەرێ بەخوای ڕۆژی باشە بەمەتوانی بژێ ژیانی خۆت دابیکەیت؟ واللهی برێمە تو ڕۆژی گوزەرانی من بۆم دەرنایە بە 1 چا واللهی گوناحشە ئەوڵا خێزانداریشی؟ بەڵێ خێزانداریشم بایدارێم هیچ باش نییە شتت خوا پەیداوی هێشتایەتی بەس دانەیەکمەیە یەک مناڵە هەیە لە خۆی بە زیادی بێ بەس ئێستا وەزعەکەم هیچ باش نییە لەگەڵ چیاژیت؟ وڵا دەگەڵ ماڵی باوکمەژی لەگەڵ ماڵی باوکتی؟ باڵێ فرۆشی وڵا بە چایە قاوەیە ئەوانش بەس شەوێگە بەس شەوانە باڵێ گوزەرانیش باش نییە وەزعەکە سفر بەخوای 4,000 5,000 ئەگەیشکەی بۆمەتوانی بژێ ژیانی خۆت دابیکەیت؟ ناوەڵڵا هەناتوان عنی لە پێویستی باشت کڕینە ئەوە ڕەمەزانە ئەرە وڵا دەبێ هەت شتی بکەن بۆ ماڵەوە بەس هەریش هەتش نییە ئەرێ بەخوای ڕەمەزانە یان پێویستی بە شیرین و شتە بەمە ئەتوانی شتە دابیکی بۆ ماڵەوە ناتوانم عنی وەزعەکە هەت سفرە هەر چۆن بڵێ ها هەریس پێ نەکێکم پێ نە هیچ هەر بیفرۆشم ئەرێ بەخوای ئەمە لە پایتەخت میدیاوە بەرنامەی دەستبار کامجارە ئەمانەوێت ئەمە تەنها لە پای ئەوەیە کە وەکو هاوکاریەک ڕێزگرتنێک منە هاوکاریانە یارمەتیدانە ڕێزگرتنێک لەو کارێکە ئیکەیت ئەمان لێ قبولکە چیت هەیە بۆ پایتەخت میدیا لە پای ئەو کاری؟ ڕێز و سڵام هەیە بۆ پایتەخت میدیا دەستخۆشی لێ یەکەم سەرچاوم بخراتن. کەرامەتی گەنجی و هەمباڵی تەمەن تازە پێگەیشتووە و ڕۆژانە لەسەر شەقام کاسبی دەکات. ئەو لە پێناو ڕزقێکی حەڵاڵ و یارمەتیدانی خێزانەکەی ناچارە ڕۆژانە لێرە لەبەر گەرمای هاوین و سەرمای زستان کار بکات.
والله ماستین و گەرما و سەرماشین بەس مەزبورین دەبی هەر بینە دەبی هەر کاسیبی بکەین لە دینەماری پاردێن و ناچاری ناچارین دەبی و باشە ئەو بژێ و ژیانی لەسەر و عربانێ ڕۆژان دێتەوە بازارەوەنێ بەڵێ هەموو ڕۆژی لە بازاڕێنە ڕۆژانە دێن ژێ و ژیان دابینەکەەوە وڵی جاری وایە هیچ بازار نییە بەس دەبی بێ دەبی هەر بێ ئەتو برێنایم نابی دەبی هەر بێ وەکو هاتنیش دێن ڕۆژانە 10,000 15,000 ئەو دەورەی شەکەین باشە بەو 15,000 ئەتوانی بژێ و ژیانی ماڵەوە دابینکەیت وڵایەن شتێکی وەی ناکە بەس مەزبوری وڵای شتێوە ناکات و برەی ماتە لەکوێ لێرە لە سۆران وەکن سۆران کلاسین بەرامبەر سۆران کلاسی خانووی کرێشتانەوە بەڵێ کرێ ئەرێ وڵا کرێ چەند کەسن لە ماڵەیە بخۆ 4 نەفەرین بە پیرەداکەوە 4 نەفەرین لەگەڵ داکی خۆتاشی بەڵێ ئەدی ڕژنە ژیانی هاوسەرگیریت پێک نەهینایە وڵی هێشتا نەگونجاویشکە گوتی لەگەڵ وەزای کۆ گونجێ منیا ناتوانانی بۆ شێوە بژێ و ژیانی ماڵ ئەوڵە ئەگە پشێ ژیانی بەو شێ بێ هەرژ سەرگریار نەکەی باشترە موچەیەکشتان نیە خۆت و ماڵەوە دایکت ناوەڵە ئەم من داکەم براکانم هیچ هەمووتان چاوەڕێ ئەوەن ئەو پارێ و ئەو کاسبی کە بۆ عربانە پیاەکەیت ئێوە ئەرە بڕۆیتەوە و بەو نانەوە بڕیتەوە ماڵەوە بەڵ ئەگەر دەگەشتی لێواران بکڕن بچینەوە خلاص هەر ئەوەندەیە بەدەستانی نانی حەڵاڵوانش قۆرسە ئێستا ئێستا بەڵێ طبعاان ئەگەر نانی حرار نەبی نانی حرام زۆر ئاسانە وە دەتوانێت هەموو شتێکی بکەیت بەس کە شتەکەی ئەمە داچن دڵخۆشی بۆ ئیشەی خۆت کەیکەیت وڵی هەتا ئاسوودەیەکەی بەو ڕەمەزانە و بە ڕۆژ و هەتا ڕادەیەکم زۆر پێ خۆشە بەس کە ناچار بووی مەزبوری شەی بکەیت ونیا ئەدی ئەمە ئێمە وەکو پایتەخت میدیا لە بەرنامەی دەستبار ئەمجارە دەستباری جەناب دەکەین ئەمە بە هەماهەنگی لەگەڵ دەستگای خێرخوازی حاجی ئیدریس سوورچی کە سەرمایداری نیشتیمانیە ئەم هاوکاریە ئەمە تەبان وەکو هاوکارینی وەکو یارمەتیش نیە وەکو ڕێزێکە بۆ ئەو کاری کە جەنابەت ئەیکەی گەنجێکی لەسەر پێی خۆت و کاسبی خۆتەکەی ئەمە ئەم هاوکاریە و لێمانی وەرگرە و لێمانی قبولکە چیت هەیە بۆ پایتەخت میدیا و بۆ دەستگای خێرخوازی حاجی ئیدریس سوورچی وڵی خوا خێری بنووسیت خوا خێری هەموو لایەکی بنووسیت کە بەشداری لەو پرۆسەیەکەن وای سەرکەوتنیان بۆ ڕێزگرتنە لەو ئیشەی کە ئەیکەیت بەڵێ کرێکارێک پاش 20 ڕۆژ لە چاوەڕوانی کار دەستپێکی چیرۆکەکانمان لای کرێکارێکە کە 20 ڕۆژە چاوەڕێی دەرفەتێکە ئەمڕۆ بۆ یەکەم جار کاری دەستکەوتووە بەڵام سەرڕای نەخۆشی و بێکاری تەنها یەک گوشە لەسەر لێویەتی شکر بۆ خوددا ئەو دەزانێت کە نانێک پاش 20 ڕۆژ چاوەڕوانی چ تەمەنێکی تێیدا بەسەر چوو سلام علیکم اللهم صل على دانش بەخێر بێ ئۆکو لێر دانیشتی وە خەرێکی چی قورآن خەریکی کاسباتێنەوە چ بکەینەوە 15 ڕۆژە بێ کاسبین و بێ ئەوەی نەبێ عمل لەگە ڕەمەزانێک کوی الحەمدلله شکر بخوای گەورە الحەمدلله نییە برسیت نیە بۆ ڕۆژ شکر بخوای چ بکەین دەبێ مەجبورین کرێکارێکی وانە بەێ لە کەنجی و هاتی دەرێ بە قورآنەوە ئارێ وڵە سیبیانێ سعات تقریبا نەهاتیمە دەرێ حتا ئێستا لە سێ کاسبیە بووی مە ئێستاژی خەریکم پێدێری بچمە ماڵ ئەوە 20 ڕۆژە یەکەم ڕۆژە چمە کاسباتیە ئارێ وڵە لەسەر ئەو ئارێ بەخوا هیچ داهاتم نییە هەرەوەیە باش ژیانە چۆنە لە ماڵەوە وەزعتان خودیان 6-7 نەفەرین عایلە شکر بخوا الحەمدلله 5 خودش رازی بیت ڕەحمەدەی بابێتە خۆ نەخۆشی و شت خێزانە من نەخۆشە بچێک الحەمدلله ژیانت بەعام چۆنە خراپ باری چۆنە چاوەڕێ ڕەحمە خۆیەکەین ئەوەندە خلاص هیچ داهاتم عملات هیچ موچەیەک هیچم نییە وڵە هیچ موچەم نییە هیچ داهاتم نییە شکر بخۆی دەبیا بژین خوا زۆر شکر چ بکەین ئەرێ لا قورسە ساحە 5 مندار و ماڵ نەخۆش و عایلەت نەخۆش و بە چاوەڕێی 20,000 دینارە ڕۆژێ 25,000 دینارە ڕۆژێ شکر بخۆی الحەمدلله بۆ خۆ تەندروستی چۆنە شکر بخۆی وڵا زختم هەیە بە زخت حەبی زختەیە خۆم ڕۆژانە نانە شکر بخۆی جامێرە ماڵیانەوە بیتەوەی دەگا چم یارمەتی مەدە دەرێت خۆماندون مەکەوە هەو ئێوارەیە
بەشێک تر کرێکار شەبین وەکو تو ئاوە ڕۆشتون و هاتوونەتەوە بەڵێ. ئەمڕۆ چی ئیشێکی کردووە والله عملي وصصك مغربي بوم لا بدستي وصاي بوم بە ڕەمەزانان ناخۆش نییە بە زمانی بە ڕۆژ بلا والله انا خوشه بس چبكين مجبورين صعب عائلينا مجبورين دبيار باشەجا ئێمە لە پایتەخت میدیاوە لە بەرنامەی دەستبار ئەمجارە دەستباری تۆ ئەەکەین ئەمە هاوکاری نییە یارمەتیش نییە ئەمە ڕێزێکە لەو هیلاکەتی و لەو مادیبوونی تۆ ئەمە پایتەخت میدیا بە هەمانجی لەگەڵ دەستگای خێرخوازی حاجی ئیدریس سوورچی ئەمجارە دەستباری تۆ ئەەکەینەوە تەنها وەکو ڕێزێکە لە پای ئەو مادووبوون و ئەو هیلاکەتە ئەگەر پێشمان بڵێ چیت هەیە بۆ پایتەخت میدیا بۆ دەستگای خێرخوازی حاجی ئیدریس سوورچی حاجي ديري سوريتي جيب بارزيت ان شاء الله قالك يا صاحبي والله زورم جيلنا يبو يا زور يارمتي عالم يا مالو ابيت رحمه لداك وبابات خو خير بنويسيت ان شاء الله سلامت ان شاء الله خويا قورة بو بارزيت ممنونين خويا قورة بو بارزيت ان شاء الله امانتي خويا بن لەولاوە مام یوسف دەبینین پیاوێک کە دەبوو ئێستا لە سوچێکی مزگەوت خەریکی عیبادەت بێت بەڵام نەخۆشی و سەختی ژیان وای کردووە لەسەر شەقام کێک و پاقلاوە بفرۆشێت ئەو تەسبیحەکەی لە دەستە و بەدەم زکرەوە بژێوی دابین دەکات تا بیسەلمێنێت کە حەڵاڵ خۆری خۆی گەورەترین عیبادەتە. سلام عليكم مام يوسف يحكوا أحوالك سلامتي وزركوا تندرستي شلون والله باش بتمام أو خليشي شي دور رمضان والله خليشي باقرا فلوسنا زاوية كيتش فلوسمو أو هاي باش متصل بينهم هر خليشي أويك أو شيء منو وشتانا أنا والله بس يعني لطاقتي ما هالوندي أنا والله شيء دي كامبيناك مزبور أو شيء مار لا شوية مامي والله لو صار زبيان بري كريتي شيء باخوي خرشي لو كريم راسي أنا والله بخون بيناكري أو بارم نفسم خاني بيه بكرم أنا والله كاتش من أسا دوخي وخاني كوتي باخوي أمر زايتو أقد زقام اللي دال هذا روبست وبيعاوني تزوري يعني هالرزايتو أو هذا أو كيف كيديت أخواري أنا باخوي يعني هم سري زقام اللي دال زقام كي هالرزايتو ديواري هالرزايتو باخوي زستانا عاودي تزوري أنا والله ما يوسف بجيو جيان لسرو عربانية تنها باخوي بجيوكا أولنية بلي روجة دهر زاري بس بدم كاكا بشكل دم بدرمان ساب دم بكراسو بزلو برقدو من دارا بس يعني شي بيزيتن بعرزاق بدم زارتنا دهاتي وعربانية عارف باخوي بيجيد بوندا نعم إذا تشيبه بدها زاري جيكاتشي نا باخوي إذا اشتكى أو هاي أقل روزان نميرة باخوي نتم بخون أنا والله چند من داله هي باخوي سه من دار بخو بزني بيز نفرين يعني همو بجيو جيان ولا سرو عربانية أنا والله ما تبكين كاك أنا والله يعني أقل روزان نميرة باخوي نية هي وارد بي أوي بيدا كم هي لكي وارد وهاتي تدري واورو باخوي عودة ما هات مدري بس لقى برسيتي وتينيتي تسوني بالروجويت باخوي وصعدكوا باخوي باشني ما لا والله لبلاقة كتيمة نخوشي أنا والله يعني إذا كان نقول هي راوستين باخوي لبلاقة نحيم مزبور مدانيشم أنا والله او كرسي يعني باخوي كرسي دقة خوجر مكل أنا أنا والله دبي لسدانيشم نتوان من لبي وراوستم أنا والله قال أو كرسي مين بيتن يعني أو نية لبس وكاسو كم ديش زابا زور هلاك انك بعد ما يبقى هردانيشا ما يسبا فرما تدير دانيشا جا مام يوسف اما لا بايتخت ميدياوا برنامج دەستبار لەپای ئەو ماندووبوون و ئەو هیلاکەتێن گۆ ئەمە بڕە هاوکاریەکمان هینایە کە پایتەخت میدیا بە هاوکاری لەگەڵ دەستگای خێرخوازی حاجی ئیدریس سوورچی کە سەرمایه‌داری نیشتیمانیە ئەگەر هاوکارانە ئەمە تەنها ڕێزگرتنێکە لەو هیلاکەتی و لەو ماندووبوون ئەمە هاوکاری نییە ئەمە یارمەتیدان نییە
ئەمە تەنها هاوکاریەکە بەێ ڕێزگرتنێکە بەێ لەو مەمنون جێی بەزیازبی یارەبی خدا پشت پەنابی یارەبی بەس یەک داوای دیکە من لە هەبوو لۆم ئەو خانە عیلاجەکی لێ بکە بەخوای ڕزای تۆ شڵاویش عیلاجەبی سەلامەت چاوی منی پایتەخت میدیاولۆ حاجی ئیدریس سوورچی بۆ خدای هەر ڕێز و سڵاوم هەیە بەس ئەگەر ئەو خانەی لۆ عیلاج کرد بامە حاجی زۆر لێ مەمنونە و بەڕاستی مەمنون زۆر مەمنون خوا خێر مەمنون خوا خێر بنووسی چاوی سۆران پێیگوتین مەردایەتی لە لووتکەی چیاکان بەرزترە. دەستبار لێرەیە تا ببێتە پارچەیەک لەو ئارامیەی کە ئەم دڵە ماندوانە شایستەین. ئێمە بەردەوام دەبین تا هیچ ڕەنجێک ون نەبێت. تاڵقەیەکی تر و زەردەخەنەیەکی تر خواتان لەگەڵ.